ئێمە لەم سەردانەمان دوو ئامانجمان هەبوو. یەکەم لە دوای کۆنگرە پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگرە و ئەو ئاڵوگۆڕە جوانیانەی کە کۆمەڵی دادگەری لە کۆنگرەکەیان کردویانە پیرۆزبایان لێکەین و مۆفەق بن ئینشەڵڵا و تەمەناکەین لە داهاتوو باشتر و لە جاران چالاکتر لە جاران باشتر کارەکانیان سەرکەوتوو بن لە کارەکانیان. دووەمیان ئێمە لەسەر ئاستی گەرمیان لە شارێکا ژین پێکەوە وەکو لایەنی سیاسی پێویستمانە بۆ دەردەشەکردنی گفتوگۆ لەسەر ڕەوشی سیاسی ڕەوشی ناوچەکە علاقاتی نێوان خۆمان ناو یەکتری بەسەرکەینەوە گفتوگۆ بکەین ئاگامان لە ئیش و کاری یەکتری هەبێ. زۆر سوپاسیانەکەین بۆ پێشوازیە گەرما بۆ ئەو میوانداریە ومێ دەکەین لە داهاتوو لە کارە هاوبەشەکانمان پێکەوە مۆفەق بین. ئێمە ئەمڕۆ پێشوازیمان کرد لە وەفدی حیزبی زەحمەتكێشانی کوردستان کە تەشریف هێنا بۆ بەباستی پیرۆزباییکردنی کۆنگرەی کۆمەڵی دادگەریی کوردستان و زۆر خۆشحاڵین کە لە خزمەتی بەڕێز مامۆستا شوان ئەندای مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتكێشانی کوردستانی وەفدی هاوڕێی سوپاسیان دەکەین گەورەیان کردین. ئێمە بە حەقیقەت بەرەپێدانی پەیوەندی لایەنە سیاسیەکان زۆر گرنگ و زەڕورە بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە بتوانین خزمەتێک بەم گەل و نیشتیمان و بەم میلەتەمان بکەین و کەمێک لەو معانات و ناڕەحەتیانەی کەوا بەسەر خەڵکی ئێمە هاتووە بەهۆی خراپەکاری گەندەڵکاران و بە خراپ ئیدارەدانی ئەم وڵاتە هیوادارین ئینشەڵڵا پەیوەندیەکان گەرم و گوڕتر بێت